بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوم کاتتان باش. خۆشەویستان خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لەم بەرنمەیە. ئاڵوگۆڕە سیاسەکانی ناوچەکە بە خێرایی ڕوودەدەن و هەرکام لەم ئاڵوگۆڕانە زیاتر لە جاران ئاڵۆزی و شپەرزەیی سیستمە دەسەڵاتەکان لە وڵاتانی ناوچەکە دەخەنە بەرچاو. ئێران و کوردستانی ژێر دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیش لەم هەلومەرجە بەری نییە و هەر ڕۆژە ڕووداوێکی تازە ڕوودەدات کە باز لە دەورەیەکی تازە لە خەبات لە دژی ئەم ڕژیمە دەکات. بۆ قسە و باس لەسەر چەند گۆشەیەک لەم هەلومەرجە لە بەرنامەی ئەم جارەماندا داوامان لە هاوڕێ حەسەنی ڕەحمان پەنا کردووە کە میوانی بەرنامەکەمان بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە، تکایە ئێوەیش لە درێژەدا هاوڕێمان بێت. هاوڕێ حەسەن بەخێر بێت و سپاس بۆ ئەوەی کە داوەتەکەمان قبول. زۆر سپاس بۆ ئێوە هاوکارانتان و سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتاندا. هاوڕێ حەسەن، وەک ئەوەڵ پرسیارەمەوێ تۆزە زیاتر باز لە ئەوزای سیاسی عێراقمان بۆ بکەی، بە تایبەت کە لەم ڕۆژانە هەروەک خۆتان نەزانن خۆپیشاندانێک لە هەنێ لە شارەکانی عێراق وەکو بەغداد و بەسرە و ناسریە ڕوویدا، خۆپیشاندەران چوونە ناوچەی سەوزی و پارلمانیان گرت و ئەمانە حەزەکەم زیاتر لەم بارە تۆزێحمان بۆ بدەیت. ئەوەی ڕاستی بێ وەزیەتی عێراق زۆر ئاڵۆزە، هەر بەم چەند ڕۆژە تەوزیح نادرێ. بە باوەڕی من ئەگەر بمانەوێ بە هێندێ دەرکێکی دروستترمان لە ئاڵوگۆڕەکانی عێراق ببێ، دەبێ هێندێ بگەڕێنەوە بۆ ڕابردوو، بەتایبەت ئێستا کە حدودەن 100 ساڵێک لە دروستکردنی دەوڵەتی عێراق دەگوزارێ دوای ڕووخاندنی ئیمپراتوری عوسمانی کە جزوی ئەو لایەنە بوو کە لەگەڵ ئاڵمان و ئەوە بوون و لە شەڕا شکستیان خوارد ئیمپراتوری عوسمانی دابەشکرا، چەندین دەوڵەتی دیکەی لێکەوتەوە، سووریا، عێراق، یەمەن، فلستین، ئەو لوبنان، هەمووی ئەوانە دوای ئەو دابەشکاریە بوو کە بە ئیمپراتوری عوسمانی کردیان. ئەم دەوڵەتی عێراقا لەواقعدا لەسەر دەستی ئینگلیسیەکان کە لە تەقسیمکاری جیهانی ئەو کاتە بەر ئەوان کەوتبوون لە سێ لایەن یا سێ نەتەوەی سەرەکی پێکاتن کە لەباری ئاینیەوە جیاوازیان تێدا بوو، لەباری نەتەوەیی و جیاواز بوون. لایەنی شیعە بوو کە زۆری نەبوون لە وڵاتەدا، بەڵام بێدەست کران تاکوونێ ساڵی 2003 ئەمان کولەن لە سیستمی عێراقا تاسیرێکی ئەو تۆیان نەبوو، ئەکسەریەت بوو. لایەنی سوننەکان بوون کە هەر لە ئەوڵەوە کە پاشایەتی دامەزرا لێرە و خانەوادەی هاشمیەکان دەسەڵاتدار بوون تاکوونێ 1958 حاکمیەتی عێراقیان دەکرد، بەڵام لەژێر سڵتەی ئینگلیسیەکان نبوون. کوردەکان بوون، خەڵکی کوردستان بوون کە ئەوانیش بۆ ئەوەی کە دەوڵەتیان بۆ دروست دەکەن. ئەو ساڵ کە 100 ساڵ بەسەر ئەو کۆنفرانسی سەور و لۆزان ئەوانەیە دەگوزارێ، کۆبنەوەهای کراوە لەسەر ئەو قەراردادانەی کە کریان. لە واقعدا ئەو قەراردادی ئاخرە کە بەسرا بۆ ئەوە بوو کە خەڵکی کوردستان بەو مەزڵومیەت و ستەملێکراویە لەو چوار وڵاتەدا دابەشی بکەن و نێڵن دەوڵەتێکیان بۆ دروست بێت و ئەو گێر و کێشە و ستەمەی کە لیان کرا لە ئەنفال و لە کۆمەڵکوژی و جنایەتانەی دیکە ئەو بێت. بۆیە عێراق لەسەر بنەمایەکی لە واقعدا استبدادی دروست کراوە، لەسەر تێک هەڵپێکانێکی ئیجباری زۆرە ملێ دروست کراوە. خۆ نەڵێم زۆرێک لە وڵاتەکانی دیکە داوتەڵەبانە بووە، بەڵام سیستمێک لە ئارادا بووە کە ئەو سیستمە لە عەقل جوبرانی هەر سیستمی سەرمایەداریش بووە، خۆ جامعەیەکی سوسیالیستی یا سیستمێکی وانێک نەبووە، بەڵام جوبرانی بەشێک لەو ستەمانەیان بەو معنایە کرد. بەڵام ئێرە لەسەر ئیستبدادێک دامەزراوە کە ئەو ئیستبدادە لە مەرکەزا دەبێ قەوی بێ، مەرکەزگرا بێ بۆ ئەوەی کە دەوروبەرەکان سەرکوتکە. عێراق، ئێران، تورکیا، وڵاتانی دیکەی کولەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئەو سیستمەدا. بۆیە لە بنەماوە عێراق بە کێشەوە دروست کراوە. دینە ساڵەکانی 50 ئەوانە کە سیستمی پاشایەتی لە 58 تا دەڕوخێ کۆماری دێتە سەرکار، یەک دەورە گشایشێک لە عێراقا بە حکمی عەبدولکەریم قاسم و فەزایەکی دیموکراتی نسبەتەن دیموکراتیک دروستە بێ دێتە ئاراوە، حتا بە نسبەت مەسئلەی کوردیش تەسیری هەیە لێرە. بەڵام بە دوای ئەوەدا کودەتا دەکرێت، کودەتا لە پشتی کودەتا تاکوونی ئەحمەد حەسەن البەکر و سەدام حوسێن و دوای ئێمە شاهدی دەورەیەک لە ئیستبدادێکی زۆر خەشنی خوێناوین کە سەدام حوسێن دەیباتە پێشەوە، کوشتاری عەرەبەکان یا شیعەکان لە جنوبە، قەتڵ و عامی کوردەکان لێرە و ئەنفال و حەڵەبجە و هەمووی ئەوانە نیشانی دەدات کە ئەم وڵاتە بە ئاور و ئاسن
لە واقعدا سەرکوتیان کردووە ئستبدادێکی خەشن کە زۆرتر ئەقەلیەتێکی سنی کە بە دەوروبەری سەدام حوسێنەوە بوو ئەم وڵاتیان بەڕێوە برد ئەمە فاکتۆرێکی دیکەیە لە وڵاتەدا فاکتۆری بعدی دوای ڕوخاندنی سەدام حوسێنە سەدام حوسێن لە 2003دا دەڕوخێ بەڵام دوای ڕوخاندنی سەدام حوسێن خۆ ئەوە نییە کە دەوڵەتێکی باشتر لەو بێتە سەرکار دەوڵەتێکی تەوافقی دێ ئەم دەوڵەتە تەوافقیە کە هەیە نمونونەکانی لە دنیا و ئەزمونە لە لوبنان هەیە ئەوێش لەسەر تەوافقی چەندانە لایەن کە بەیەکەوە هەنووەوانە کراوە لێرەش عینی ئەوە دەکرێت شیعە دەبێ بە نخستوەزیری پێدەن کە دەسەڵاتدارە سنیەکان سەرۆکی پارلمانی پێدەن کە دوای دەسەڵاتی دووەمە و کوردەکان کە دەسەڵاتێکی ڕەمزیە لە بەغا سەرۆکۆماریان پێدەن یعنی ئەم تەوافقە لەسەر ئەساسی هێشتنەوەی ئەو مناسباتە کە بە باوەڕی من هەم ئەمریکا پێخۆش بوو ئەو مناسباتە بمێنێتەوە بە عنوانی دەوڵەتی داگیرکەری ئێرە هەم سەرۆک هۆزەکان سەرۆک عەشیرەکان ئەحزابێکە بۆ خۆیان هەر کامێکیان سەر بەلایەنێک و دەوڵەتێکن و مناسباتی خانەدانی بە معنایەکیش لەم وڵاتە لە هەموو بەشەکانی ئەمە فاکتۆری سێم فاکتۆرێکی دیکە توانی ئاماژەی پێ بکەین دەخاڵەتی دەرەکیە لێرە ئەم دەخاڵەتی دەرەکیە هەر لە دوای 2003 کە سەدام حوسێن ڕووخاوە ئێرە بوو بە گۆڕەپانی ململانەی ئێران و ئەمریکا القاعدە لێرە دروست کرا لێرە سەری هەڵدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بوو بە ناوچەیەکی ئەسڵی زەرقاوی و دواتر جەریاناتی القاعدە دواتر داعش هەر لەو منتەقەدا مەزراوە هەمووی ئەمانە بە حکمی ئەو شرایەتە بە حکمی لە کارخستنی سونەکان و دەسەڵاتدارەتی شیعە کە خۆیان بە ڕەقیبی جمهوری ئیسلامی و دەسەڵاتی ئێرانی دەزانی لێرە ئەمانە بۆ ئەمەی بۆ خۆی فاکتۆرێکی دیکە بوو جا لەوە دەوڵەتانی دیکەش تەنها ئێران و ئەمریکا نەبوون تورکیە لەلایەکەوە عەرەبستان لەلایەکەوە هەتا میسر هەتا وڵاتانی دیکەی خەلیج هەمووی ئەمانە بە نەوعێک ئەمە فاکتۆرێکی دیکە بوو کە تەئسیری لەسەر ئەو وەزیەتە بووە لە دڵی ئەم وەزیەتەدا ئەوەی کە ئارامشی لە وڵاتەدانەدی خەڵکی ئەم وڵاتە بوون هەر بۆ یەکانیشە ئێمە لە ئەوەی کە ناوینرا بەهاری عەرەبی بە دوای ئەوەدا جموجولی ژێرە دەبینین بەڵام زۆرترین ناڕەزایەتیەکان لە 2010 و 2019 ئەو ناڕەزایەتیانە دەست پێ دەکات وا نیشان دەدرێت لە عێراقا کە گوایە ئەوە ڕاهبەری ناڕەزایەتیەکان و بەڕێوەبەری هەمووی ئەم ناڕەزایەتیانە لە ئیختیاری جەرەیانێکی وەکو سەدر و ئەو ڕەوتەدایە لە سوورەتێکە ئەگەر ئێوە دقت بکەن لە عەرزی ئەم چەند ساڵەدا لایەنی سکۆلار لایەنی غەیرە ئاینی لێرە ئاگاهانە دین و دەوڵەتیشیان تێکەڵ کرد دەوڵەتی ئێرە قانونی ئەساسیەکەی بەرگرتوو لە قورئانە لە شریعەتی ئیسلامە لە سوورەتێکە زۆر حەولدرا لەلایەن خەڵکانی غەیرە مەسەبیەوە کە نەنێڵن ئەوە ببێ و ئەوەیان کرد بە ئەمرێکی بە ئیجبار بەسەرسەری ئەو خەڵکەدا بۆیە ئێمە شایدی ناڕەزایەتیایەکی بەرین بووین لە وڵاتەدا دەستی پێکرد لە دڵی ئەو ناڕەزایەتیانەدا کۆمەڵێک لە ڕاهبەرانی سکۆلار غەیرە مەسەبی کۆمۆنیست ئازادی خواز هاتنە ڕوو بەڵام زۆرێک لەمانیان ترۆر کرد زۆرێک لەمانیان حەزبی فیزیکی کرد نیان هێز لە وڵاتە ئەم جڵەوی ئەم ناڕەزایەتی و ئەترازاتانە کەوێتە دەست و عەمدەن سەدر بوو بە ڕاهبەری ئەو ڕەوت و ناڕەزایەتیانە بۆچی بۆ ئەوەی کە مەعاملە لەگەڵ سەدر ئەمری ممکنە لەگەڵ سەدر دەتوانن فتوای مەسەبی ببن هەر بکۆی کە دوێنێ پێرێکە کرا لەگەڵ سەدر دەتوانن لە پارلمانە مەعاملەی لەگەڵ بکەن لە شوێنەکانی کەدا کورسی پێ بدەن بەڵام خەڵکێکی سکۆلار دەڵێن دین لە دەوڵەت جیابێت بۆی ئەوەش فاکتۆرێک بوو کە هاتە ئاراوە و ئاخرین نوکتە ئەوە بوو کە انتخاباتی یەک ساڵی ڕابردوو لە واقعدا کەمترین ڕێژەی خەڵک ئاماری خۆیانە دەڵێن زیاتر لە 60% بەشداری نەکردووە پارلمانێک کە دامەزرا پارلمانی کەمایەتیە لەم پارلمانە کەمایەتیەدا هەتا لەوێدا دەستبادان فشار هێنان بۆ یەکتر ڕەوتی سەدر 72 کورسی هێناوە ئیجازیان پێ نەدا دەوڵەت دروستکە کێ ئیجازی پێنەدا ئێران ئیجازی پێنەدا لە ڕێگای نووری مالیکیۆ لە ڕێگای هادی عامریۆ لە ڕێگای خەیس غەزعەلی و ئەو مەجموعەی تر لەو دارودەستانەی کە سەر بە سپای قودس و لە ئێرانە پەروەردەکراون ئیجازیان نەدا و بوحرانی عێراقیان خۆڵ کردەوە لە دڵی ئەم وەزعیەت و کێشمە کێشانەیە و دروست نەکردنی دەوڵەت و انتخاب نەبوونی سەر و کۆمار و نەبوونی نخستوەزیر و ئەوانە ڕووداوەکانی چەند ڕۆژ و یەک مانگ لەوە پێشی لێکەوتەوە کە نەهایەتەن بوو بەو فەوزایی کە ڕۆژی سێشەمە دروست بوو لێرە حملەیان کرد ڕۆژی پێشترەکەی و سەدر لەژێر فشارێکە بڕیاری کشانەوەیدا لەلایەک و مەرجەعێکە مەرجەعی ئەمان بۆ حائیری بوو لە ئێرانە
ئەو لە مەرجعیەتیان کەوتی مەرجعنی میتر ئێستافایدا لە مەرجعێتە کە لە ئاینی شیعەدا شتی وا هەر نییە دوای داوای کرد لە تەرەفدارەکانی کە بن بە تەرەفداری کەسێکی دیکە ئەوە فەوزایەکی دروست کرد لێرە وەزعەتێکی دروست کرد لێرە کە ئەو وەزعەتە نەهایەتەن سەدر خۆی لە سیاست کشانەوە بڕیاریدا کە تەرەفدارانی بچن مەسەلەکە کۆتایی پێهات لە ڕۆژی سێشەمەدا بەڵام بە باوەڕی من بحرانی عێراق کۆتایی پێ نەهاتووە هەر بۆ یەکانێش هەم ڕێیس جمهور هەم نخست وەزیر هەم سەرۆکی پارلمان دانیشتن و ئیتلایی کاوبەشی ڕاگەیاندنیاندا و داوایان کرد لەوەی کە انتخاباتی پێش ئەز مەوعید بکرێت انتخاباتی پێش ئەز مەوعیدێکە لەسەر ئەرە و سیستمە بکرێت دەخاڵەتی ئێرانی تێدا بێت چاوسورۆکردنی تێدا بێ پوڵ و پارە و ئەوانەی تێدا بێ ئەحزابی ئیسلامی میلیشیاکانی زیاتر لە 150,000 نیروی میلیشیا هەیە کە دەوڵەت دەرەقەتیان نایە لە پەیامەکەی دوێنێکی بەرەم ساڵحی شابوو کە ئەم دەوڵەتە ئەم خان وڵاتە دەبێت لە میلیشیاکان و لە هێزی چەک دەبێت لە اختیاری دەوڵەتا بێ هەم لە پەیامی ئەوە بوو هەم لە پەیامی کازمیەوە کە جوابیان ناداتەوە بنابەرین ئەم وەزعیەتە بە باوەڕی من ئیدامەی دەبێت و شەرت نییە لەوەی ئێستا هەیە باشتر بێ هەتا دەوڵەتێکی ئاینی دەوڵەتێکی ئاوا وجودی ببێ ئەم بحرانی عێراق ئیدامەی دەبێت و تا دەخاڵەتی خارجی بە تایبەت جەمهوری ئیسلامی ماکێکی سەرەکی و هێزێکی ئەسلیە لە بشێوی نائەمنی لە هەموو منتەقەکەدا. هاوڕێ حەسەن خۆتانیش باستان کرد کە باستان لە دەستە کارکێشانەوەی سەدر کرد هەرچەند هەمومان نەزانین کە جار ئەوەڵیشی نییە بەس دوای ئەستیعفای سەدر سەرنوشتی ڕۆتی سەد چۆن دەبینن؟ بەو ئیستیعفایی کە دوێنێ کە سەدردای دەلیلەکەی ئەوە بوو کە حائری کە ڕەهبەری معنەوی ئەوانە ئایەتوڵایە بوو کە وەختی خۆی باوکی سەدر داوای کرد ئەگەر ئەو نەمێنێ چ بکوژرێ چ لە سەحنەی سیاسی هەر بەڵایکی بەسەر بێت و ئەوانە ئەو لە واقعدا نمایندەی فکری و ئیدۆلۆژی ڕوتی سەدر بکە ئەو ئیستیعفایدا ئیستیعفاکەی ئەو لە عینی حەڵدا زۆر شتێکی نامۆ بوو بۆ کەسانەی کە شارەزای بواری فەقی شیعە و ئەوانن دەڵێن لە عەرزی ئەم 1900 تا 1000 ساڵەکە جەریانی شیعە دروست بووە ئەوەڵ جارە مەرجعێکی شیعە ئیستیعفا بدات و ئەوەڵ جارە بڵێ مقەلدەکانی من ئەو کەسانەی کە تەرەفداری منن بچن بە فڵان ڕەهبەری مەسەبی تر مراج ئەو لە ئیستیعفاکەیدا داوای کرد کە ببن بە تەرەفداری خامنەیی زۆر کەس دەڵێن ئەم کابرا ئەوڵن تەمەنی لەسەرەوەیە تووشی ئالزایمر بووە ئەم بڕیارە ممکنە لە دەفتەرەکەی لەوانە و بەڵام تحتی فشاری جەمهوری ئیسلامی و سوپای پاسداران ئەوە کراوە و سەدریش لە قسەکانیدا ئەوە دەڵێت لەم مەرجعی ئێمە کە تا ئێستا بووە نەماوە لە پەیامەکەیدا لە ئێستا بۆ لاوەیتر ئەو لە مەرجعیەتی ئێمە بەو معنایە لەو وەزەیفە لەو ڕسالەتەی کە باوکم پێسپارد بوو لەوەش دەکەوێت بنابەرین ئەمان ئێستا لەباری هەڵوێستی ئاینیەوە ڕەهبەرێکیان نییە بەو معنایە سەدر بۆ خۆی مەرجع نییە وەکو کەسێکی لێدەرێکی جەرەیانی سەدر خەریکە ڕەفتارەکە نەک مەرجعی ئەو لەو مەرجعیەتە کەوتون لە داهاتوودا چ دەکەن چەند کەسی تر هەن کە ئەوان هەر ئیدعای ئەوە دەکەن لە ناو خودی جوزی ئەو کەسانن کە سەدری باوک وتوێتی ئەگەر حائری نەمێنێ فڵان ئایەتوڵڵا و کێکێدی کە ئەوانە ببن ئەوانە هەن و چێشمە کێشە لە ناو ئەوانە لەباری ئاینی و ئەو خەلە دروست بووە لەباری سیاسیەوە سەدر تا ئێستا 6 جار ئیستیعفای داوە و ئەم ئیستیعفایشی هەموو کەسێک پیان وایە کە دووبارە تێ هەڵەچێتەوە بەشێک پاشەکشەیەکی کردە بۆ ئەوەی کە وێز کۆکاتەوە نیرو کۆکاتەوە بەڵام لە ناو مقەلدینی خۆیان و لە ناو تەرەفدارانی خۆشیانە سەردەرگومی دروست کرد دوێنێ کە گوتی ئەوانەی کە کوژران و ئەوانەی کە خەڵکیان کوشت هەموویان دەچنە جەحەنەم ئەوە زۆر هەرای سازکردن لە دوێکەوە لە دنیای مجازی عێراق و دنیای عەرەب و ئەوانەیە وتیان پشتیان هەتا پێ بە خائین ناویە بەندەڵن خەیانەتی پێکردین پشتی تێکردین بۆ یەکانێ لە کورتماوەدا قەدردانی لە سەدرکرا لەم ڕووداوەنەدا بەڵام لە درێژماوەدا من فکر ناکەم ئەو وەزیەتە بە قازانجی بێ و ئەو سەر لێ شێواویە بە تایبەت ئەوانە ڕوتێکی ئاینین بینی ئەوەی کە مهمە بە باوەڕی من ئەوەیە کە ئەم جامعە هەرچی زیاتر لە ڕوتی ئاینی لە ڕوتی شیعەگەری لە ڕوتی دەخاڵەتی دین لە دەوڵەت و ئەوانەدا دابتەکێت دوور بکەوێتەوە لەوە و خەڵک خارج دەوەی ئاینیان چییە چینیە پەیرەوی کام مەلایە کام ئایەتوڵان لەوانە دوورکەونەوە لەسەر ئەساسی بەرژەوەند و مەسلحەت و ئەوە بێن بڕیار بدەن بەڵام بە هەمووی ئەمانەوە لە داهاتوویشە ئەگەر انتخاباتی زوودڕەسیش بکرێ هەر شتێکی تریش بێتە پێشەوە بە باوەڕی من وەزیەتی عێراق بەم شەرایەتەوە سوبات بەخۆی نابینە کەماکە. هاوڕێ حەسەن باستان لە دەخاڵەتی ئێران لە عێراق و ناوچەکە کرد و چەند فاکتورێکیشتان باز کرد بە پرسیاری دواییم لەسەر ئەمە بێت کە ڕژیمی کۆماری ئیسلامی لەجێر فشاری
قورسی تحریمەکان ئیسا بە جۆرێک لە جۆرەکان خەریکە هەوڵەدات کە ڕێکەوتنێک لەگەڵ ڕۆژاوا و ئامریکا پێک بێنێت کە بتوانێت فرسەتی بۆ خۆی بکڕێت ینی زەمان زیاتر بۆ خۆی بکڕێ. ئیسا ئەم ڕێکەوتنە یا ڕێنەکەوتنە چ نەقشێکیە بێ لەسەر کۆماری ئیسلامی؟ من پێما بێ مهمە چ ڕێکەوتنەکە چ ڕێنەکەوتنەکە، بەڵام بۆ ئەوەی کە خودی واقعیەتەکان زیاتر بزانین دەبێ هەندێک لە فەزای تەبلیغاتی هەردوو لا دوورکەوینەوە، لەوانەیە کە ڕۆژانە لە میدیاکانەوە دێڵێن هەردوو لایەن بە باوەڕی من درۆکن بۆ ئەوەی کە بلاخرە تەبلیغات بەشێکە لە شەڕی تەبلیغاتی بەشێکە لەو شەڕێکە لە پشتیەوە ئەوە شەڕی واقعی دەگوزارێ. زۆر جاری وایە مەسەلەن بەشێک لە معلوماتەکە دەدەن بەم ڕۆژنامە و بۆ ڕۆژنامە، مەسەلەن هارێت ڕۆژنامێکی ئیسرائیلی وتی دەستڕەسیمان پەیدا کردووە بە معلوماتی بەرجامی ئەو قەتەوافقی کە قەرار بە ناوی بەرجامەوە لەسەر بەرجام بکرێت، ئەمریکا وتی وانی و ئێرانیەکان وتیان درۆ دەکا و بەڵام ڕاست دەکەن شتایەک بلاخرە دەرزەکە لەم نەولا. بۆیە زۆر جاری وا هەیە گەرێمە بمانێ واقعیەتەکان بدۆزینەوە دەبێت لە دەرەوەی ئەو تەبلیغاتی کە دەکرێن، بە تایبەت بۆ سیستمی تەبلیغاتی جمهوری ئیسلامی سیستمێکی فوقالعادە درۆزنە. سەدا و سیما نەهاتهای ڕاگەیاندنی جمهوری ئیسلامی، ڕۆژنامەی کەیهان یا ئەوانەی کە ڕاهبەری تەبلیغاتی جمهوری ئیسلامی دەکەن، ئەو جەمبەیمان دەبێت لە بەرچاو بێ. بێزگەلەوە ئەوەی واقعی بێ ئەوەیە کە بەرجام بۆ جمهوری ئیسلامی زەرورەتە بەو لە حازەوە کە اقتصادی ئێران لەتمەیەکی زۆری بینیوە، بانکەکانی ئێران دووچاری لەتمەی زۆر بوون، پوڵی ئێران ئێستا مەسەلەن بە نسبەتی ساڵی 2 ساڵەوە پێشتر تۆ چمەشای بکەی بە ئاستێکی زۆر دابەزیوە. ئێستا مەسەلەن هەر دلارێ بە 3000 تمەنە، جاران لە ئاستێکی زۆر کەمترە. ئەمە تەسیری کردە سەر گرانی، تەسیری کردە سەر بێکاری، تەسیری کردە سەر معیشەتی خەڵک، هەمووی ئەوانە. بۆیە بەو لە حازەوە ئەگەر ئەو تەوافقە بە نەتیجە بگا و بانکەکان بتوانن کە جەرەیانی خوێنبەری سیستمی سەرمایه‌داری بانکەکانن ئێران بەوانە دەستڕەسی پەیدا بکاتەوە، بتوانێت نەوت فرۆشێکە زەرفێتی ئەوەی هەیە ئێستا لە ڕۆژێکا 4 میلیۆن 5 میلیۆن بۆشکە نەوت فرۆشێ بتوانێت اقتصادی خۆی پێ بژێنێتەوە کە اقتصادی پێ ناژێنێتەوە. بۆچی؟ لەبەر ئەوەی لە بیرمان نەچێت لە دەورەی ئۆبامایە کە تقریباً 12 ساڵەوە پێشتر دەکات 150 میلیارد دلار پوڵی بلوکەکراوی ئێران لە بانکەکانی ئەمریکا و ئەوانەیە بە تەیارە نردیانەوە لەسەر مەسئلەی بەرجام، بەڵام هەمووی لە نێوان پەنجەی ئاخوندەکان و بەیتی ڕاهبەری و سوپای پاسدارانەوە چووە خوارەوە و هیچ گوشایشێکی لە اقتصادی ئێرانە دروست نەکرد، هیچ بوژانەوەیکی لە بانکەکان و لە ژیانی ڕۆژانەی خەڵکا دروست نەکرد. بنابەرین اقتصادی ئێران کە ئەگەر بەرجام قەرارە بیبوژێنێتەوە بەو سیستمە اقتصادی فەسادە ماڵیە، بەو دزی و فزی، بەو خلافکاریانەی کە سوپای پاسداران و بەیتی ڕاهبەری و نەهاتهای دەوڵەتی دەیکەن، دڵنیام لەوەی کە ئەوە نابوژێتەوە. ئەوە بەخۆی فاکتۆرێکی مهمە بەو لە حازەوە. بێزگەلەوە جمهوری ئیسلامی لەم ساڵانەشدا پەکی نەکەوتووە لەسەر ئەوەی کە نەوتی بفرۆشێ، پەکی نەکەوتووە لەسەر ئەوەی کە کاری دیکە بکە، بەڵام اقتصادی ئەم وڵاتە خۆی فەلەجە. سیستمی کارخانەی ئێران گشتی داڕزاوە، سیستمی اقتصادی بەڕێوەبردننی حتا شاڕێکان، ڕائاهەنەکان، کەشتی و بەندەرەکان، هەواپەیماکانیە، هەمووی ئەمانەی ئێران بە دلیلی ئەو وەزیەتەی کە سوپای پاسداران دروستی کردووە احتیاجی بە نەوسازیەکەیە کە ئەوە بە 100 میلیارد دلار پوڵیشی گەرەکەمە، مزافەن ئەوەی کە بەشێکی زۆر لە خەرجی تۆریزمی منتەقە جمهوری ئیسلامی دێدا. بۆیە بەو بابەتەوە من دڵخۆش نیم یا خۆشببین نیم بەوەی کە پێم وابێ گەشانەوەی لە ئابووری ئێرانە دروستە بێ. ئەوە خاڵێکی ترەوەی کە دەڵێم لە دەروی تەبلیغات دەبێت چاوی لێ بکەین. یەکێک لەو فاکتۆرە مهمانەی کە وڵاتانی دیکە لەسەری تاکی دەکەن خودی مەسەلەی تۆریزمی سوپای پاسدارانە کە جمهوری ئیسلامی لەوە پاشەکشەی کردووە، بۆی مهم نییە کە سوپای پاسداران بە عنوانی تۆریزم بێنێتەوە. بەرنامەی موشکی جمهوری ئیسلامی و ئێستا پاهبادەکانێکی پێزیاد بووە. ئێران کە بە عنوانی دەوڵەتێکی دروستکەری پاهباد و زۆریش پێوەی خەریکە تەبلیغ دەکات و وایە بە سەدان و بگرە هەزارانی بردووە لە لوبنان و سووریە و ئەوانە لە دژی ئیسرائیل دایناوە، ئەوەی لەو فاکتۆرانەیە کە غەرب هەروە بە ئاسانی لی ناگوزارێ. تۆریزمی جمهوری ئیسلامی لە منتەقەکەدا، مەسئلەی حەزبی ئیسرائیل ئەوەی کە لە نەخشەدا حەزبیانەکەین و نایەنهێڵین، وەیە مەجموعەیەک مەوانعی واقعی هەیە دەبێ ئەمانە بەرتەرەف بەم لە حەزانەوەیە کە من پێم وایە ئەگەر ئەو تەوافقەیش بکرێت کە
قسە لەسەر ئەوەی 6 مانگیان وەخت بۆ داناوە جارێکانی ئەو سانتریفیوژەکانی جمهوری ئیسلامی بە ئاستێکی زۆر بردوێتە سەرەوە قسە بوو ئەوان پیتاندنی یۆرانیومی 3.9% بکەن قسە لە 6%دا قسە لە ئاخرین مۆدێلەکانی و ئاخرین نەوعەکانی سانتریفیوژەکان دەکرێت ئەمە لە کێوە جمهوری ئیسلامی خۆی ناتوانێت ئەوانە تەولید بکات معلومە چین بیداوە معلوم وڵاتانێکی دیکە بە دزی و فزی و بە قاچاق ئەمانیان هێناوەتی ئێرە بۆی ئەمەش فاکتۆرێکە کە ئەوان لە واقعدا جمهوری ئیسلامی دەبێت شاخ و باڵی بکەن دەبێت کلکی بکەن جاو دەمەکاتوان ئەوەی لەگەڵ بکەن بۆ خودی ئەمریکاش کەوتم بە دوور لە تەبلیغاتی ئەوانش ئەویش ئەوەیە کە ئەمریکا ئێستا لەگەڵ رووسیا دەرگیری شەڕێکی ڕاستە بە سەربازی ئەمریکایی ناکوژرێ بەڵام ئەو شەڕە ناتۆ دیکە ئەوە ئوکراین نیە لە مقابلی رووسیادا ڕاوەستاوە ئەوە ناتۆیە بە سلاحی ئاڵمانە ئەسلحەی فەڕەنسەیە بریتانیایە ئەمریکایە مستەشارەکانیان لەوێن نەخشەی نظامیەکان ئەوان دەیکێشن بەڵام سەربازی ئۆکراینی و خەڵکی ئۆکراین دەبن بە قوربانی بۆیە هەم دەرگیری ئەوانەوە هەم لەگەڵ چینیش دەرگیرە ئەوەی کە نانسی پلۆسی هەڵسا چوو بۆ تایوان و خەریب و شەڕێکی حملەیەکی تەنانەت چینیشی لێکوێت و ئەمریکا کۆتاهات لەو ماجرایەدا ڕەقیبە منتەقەیەکانیەتی ئەوان پیان خۆشە ئەمریکا لێرە سەرقاڵکەن ئەمریکا ئەوەندە سەری نەپەرژێت لە شوێنەکانی دیکەەوە ئەوش فاکتۆرێکە کە دەڵم دەبێت بڕێ بە دوورتر لە ئەوەی کە ئەمریکاش دەڵێت وانە بەرحەڵ نەتیجەتەن دەکا بەوەی کە من پێم وابێ بەرجام بۆ هەردوو لا زەروریە هەم بۆ ئێران زەروریە هەم بۆ وڵاتانی غەربی و ئەمریکا ئەوانە زەروریە بەڵام لەم ناوەدا ئەوەی کە زۆرترین ئیمتیاز دەبێ بدا جمهوری ئیسلامیە و ئەوەی کە بە بەرجام و بێ بەرجام زەرمەندی ئەم وەزیەتەی خەڵکی ئێرانە ئەوەی دەبێت بە قوربانی خەڵکی ئێرانە لە دوا ڕۆژیشدا ئەوان تماشاکەن مەسەرەن بودجەی نەهاتهای بێهداشتی لە ئێرانە لە ساڵی ڕابردووە چەنێ بە قۆلی خۆیان دەڵێن نەزەم 15% زیادی کرد بەڵام بودجەی نەهاتهای مەسهەبی لە ئێرانە 100% زیادی کردووە ئەوە هەمووی خەبەرەکان ڕۆژانە هەیە بۆیە بەو لە حازەوە خەڵکی ئێران ئومێدێکیان بەوە نەبێ بە بەرجام ئاڵوگۆڕی لە ژیانی ئەوانە ئاڵوگۆڕ لە ژیانی سپای پاسداران گروههای ترۆریستی دەستڕەسی زیاتریان بە چەکوچۆڵ و ئیمکانات و ئەوانە دێتە ئاراوە بە تاکید هەروەکو پێشوویش بوو بەڵام ئەوە کە سەرنوویشتی خەڵکی ئێران و داهاتووی ئەم جامعەت عینەکە بەرجام نییە بەڵکو مبارزاتی و خەڵکەیە هاوڕێ حەسەن فشاری جەماوەری ناڕازی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ناڕزایەتیەکان بگرێتاوەکە پێڕۆی نەکردن لە یاسا و ڕێساکانی ڕژیم زیادی کردنەوە هەر ڕۆژی لە حاڵی هەڵکشاندایە لە لایەکی ترەوە ڕژیم بە سەرکوت و زیندانیکردنی ڕێبەری ئەم جەماوەرە ناڕازیە هەوڵەدات کە خەڵک چاوترسێن بکات ئێستا پرسیارەکەم ئەوە کە ئێوە ئەم ناڕزایەتیانە چۆن دەبینن و ئەم ناڕزایەتیان بۆ کوێ دەچن تاو جێگای بۆ ناڕزایەتیانە دەگەڕێنەوە بەڕاستی بە یەک معنا بنبەستی جمهوری ئیسلامیە بنبەستی اقتصادیە بنبەستی ئەیدۆلۆژیایە بنبەستی ئیدارەی ئەو جامعە بنبەستی حاکمیەتە جمهوری ئیسلامی بێگانەیە بە ژیانی ئەمڕۆی بەشەر بە قوانینی 1400 ساڵ ناتوانانی لە عەسری ئینتەرنێت و لە عەسری کۆمپیوتەر و ڕەوابەتێکی وەسیعی کە ئەمڕۆکە لە بینی دنیادا پێدەڵندەیەکی سکۆلێ بە ئەقلیەتەوە بتوێت دەسەڵاتدارەتی بکەم بەڵام ئەوەی کە ئەم حاکمیەتی لەم بینەدا ڕاگرتووە فقط سەرکوتێکی بێڕەحمانەیە هیچ شتێکی دیکە نییە بنابەرین ئەوانەی کە ئێوەتان ئەوە واقعیە بەڵام ئێوە چاو لێ بکەن لەم گەرمای هاوینەدا 15 ئوستانی ئێران ئاوی نییە بە تانکێر ئاویان بۆ بن ڕۆژانە ئەتراس هەیە ناڕزایەتیە لەسەر ئاو ڕۆژانە ناڕزایەتی و ئەتراس هەیە لە بەرابەری وشکە ساڵیدا ڕۆژانە ناڕزایەتی و ئەتراس هەیە لە کەمبودی دەوا و دەرمانە برۆن مەسەرەن گوێ لە تەلەڤیزیۆنەکان و لە خەبەرەکان بگرن بزان چەند دەرسەد دەوا و دەرمان لە ئێرانە لە دەست چیە ئەوانە خۆ ئەوە نییە نەیان بێ لە دەست مافیای سوپای پاسداران هەیە ڕۆژانە گرانیەکەن ڕۆژانە خۆ ئێران لە باری دەوا و خورد و خۆراکەوە تحریمی اقتصادی لەسەر نییە ئەو پوڵەی کە بۆ ئەوە ئازادیەکەن بەجێ ئەوەی بیدەن بەوە هەر من ئەو بەیانیە فیلمێکم دی لە مزگەوتێک کە دروستیان کردووە لە عێراقا بۆ هێنی شیعەکان ئاسان وحشەت ناکە باوەڕکە قسە لەسەر نزیکی 50-60 دانە هێکتار زەویە کە دروستیان کردو سەری ئەسپای پاسداران دروستی کردووە کە دوو تەبەقە بە ملیۆنان دلار لەوەدا خەرج کراوە ئەم پۆڵە پۆڵی چێیە بەخۆشیان دەڵێن ئەمە پۆڵی بەیتولماڵە کابراایەکە لەگەڵ مەلایە قسە دەکا دەڵێن پۆلی حکوومەت نیست پۆلی بەیتولماڵی مردومێ
ینی ئاوا خەریکن ئەو کارانە دەکەن لە وڵاتەکانی دیکەدا ئەو بەزل و بەخششە خەریکنەکەن بۆ یەکانێ ئەو ناڕەزایەتی مەسەلەن معەلیمان خانەنشینان کرێکاران هەمووی ئەوانە بەشێکە لەو فاکتۆرانەی کە ئەمڕۆ کە جەمهوری ئیسلامی لەگەڵی دەرگیرەوە جوابی بۆی نییە. ئێوە تەماشا بکەن هەر ئەم بەینە مەسئلەی ژنان زۆر دەنگدانەوەیکی وەسیعی بۆ وەکو جاران نەماوە لە ناو میترۆکانە لە ناو ئۆتۆبوسەکانە لە ناو خیابانە هەرو خانمەی کە گرتیان خانمی ڕێشنەوە چه هەرایەک لە سەری ساز بوو هێنایە سەر تەلەڤیزیۆن هەموو کەس دەیزانی قیافەی ئەو ژنە قیافەی شکنجەکراوە ژنێکی شکنجەکراویان هێنان نیشانیان داوتیان چی کردووە فلانی کردووە هەر دوێنێک و پێرە کاتن بە قەراری وەسیقەی نازانم چەند 800 ملیۆنی هێنایان ئازادیان کرد تاکوونێ دوایی چی بوو ئەمانە هەموو پایی ئیستبدادی جەمهوری ئیسلامی بەڕاستی کەوتووە دەلەرزین بۆیە لەم وەزعیەتەدا جمهوری ئیسلامی ناتوانێت بەم شێوە ئیدامە بە حاکمیەتی خۆی بدە بە بەرجام و بێ بەرجام بە فشار و زەخت و زۆرەکانی بە دەستێوەردانی لە منتەقەکەدا هەر بۆیشە جمهوری ئیسلامی حەول دەدات لە دەرەوە ئەو کێشانە بکە لەو خاکریزانی ترا شەڕەکانی بکە بۆی کە شەڕ نێتە ناو ماڵەکەی خۆی لە عێراق لە سووریە لە لوبنان لە فلستین لەو جێگایانەی تر بەڵام ئەمڕۆ کە خەڵکی ئێران هەم لە لایەکەوە ئاستی ئاگاهی و تێگەیشتی ئەو خەڵکە چوەتە سەرەوە هەم مقاومەتیش پەرەیسەندووە هەر من پێشەوە بین بۆ ئەو مساحەبەیە گوێم لە قسە و باسی یەکێک لە فعالینی بەلوچ بوو کە باسی ئوستانی سیستان و بەلوچستانی دەکرد دەڵێ لە 300 وردەیەک ئیعدامی کە کراوە لە دەورانی ئەم کابرایەدا کە کەمتر لە ساڵێکە زیاتر لە 110 دانەی بلوچە یعنی ئەمە تێدابردنێکی سیستماتیکە خەڵکیێکە مەشای مەسەلەن فیلمی منتەقەکانیان دەبینی چ وەحشەت ناکە یا هەروەها مەسەلەن کوشتاری ڕۆژانەی کۆڵبەران و سوختبەران بۆ بە ئەمر لەو جامعەیەدا بۆیە هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێ کە نظامێکی ئیستبدادی فقط دیکتاتۆری و سەرکوت و ئیستبداد دەناسێ و ئەو پۆڵانێکی کە دێتە دەست جەمهوری ئیسلامی وە دروستکردنی پاپات وە دروستکردنی موشک بۆ بەکارهێنانی ناوەندەهای ترۆریستی بۆ ئەوانە بەکاردێ و خەڵکی ئێران لە هەمووی ئەمانە مەحرومن من لام وایە ئەگەر ئەو ئەتراز و مبارزاتانە هەر دەورەیە جارێ فروکەش دەکات و کەم دەبێتەوە بەڵام کەماکان جارێکی دیکە سەر هەڵدەداتەوە چونکە ئینسانی ئەمڕۆکە ئینسانی ساڵی 1400 ساڵەوە پێش نییە لە غارەکان و ئەشکەوتەکان و بە ئاەت و بە قورئان بەڕێ ناچێ مەلاکان خۆیان باشترین ژیانیان لە هەر بابەتێکەوەیە منداڵەکانیان هەمووی لە دەرەوە خەریکن دەخوێنن فەرماندەکانی سپا هەر وەکتر بەڵام بە خەڵک بڵێن ڕاضەت بکێشن و بۆ دەوا دەرمان بچین بۆ ئیمام ڕەزا و مەعسوومە و کێوکی خەڵک باوەڕ بۆ قسانە ناکات تازە ئەوڕۆکە بۆیە ئەم وەزیەتە بۆ جەمهوری ئیسلامی بنبەستە بەڵام گرێی ئەسڵی ئەوەیە کە یەک بەدیل و ئەلترناتیوێکی حکوومەتی نییە دووەم ئەوەیە کە ئێستا ئەو خەڵکە وەک خەڵک خۆیانیان سازمان نەداوە ئێستا ئەو مبارزات و ئەترازاتە پەراکەندەیە ئێستا ئەو ڕاهبەرانەی کە بۆ جەمهوری ئیسلامی سەری ئەو ڕاهبەرانە لێدا بۆچی ژنێکە لە ناوینە دێت و پەچەکەی لا دەدات چادرەکەی لا دەدات مەقنعەکەی فڕدەدا دەیبات و زیندان و ئینەکە بۆی کە ژنانی تری پێبتر نەبێ بە ڕاهبەری ئەترازاتی خیابانی ئەوەیە هۆکارەکەی کە من پێم وابێ ئەو ناڕەزایەتیانە بەردەوام دەبێ و تەسەور من ئەوەیە کە دەورێکی تر لە مبارزاتی خەڵک دووبارە دەست پێ هاوڕێ حەسەن لە کوردستان بە درێژایی تەمەنی ڕژیم خەڵک هەر لە ململانێ بوون لەگەڵ ئەم ڕژینوە بگرە هەنێک کاتیش پاشەکشەیان پێکردووە ئەمە باس لە چی دەکات ینی بۆچی تا ئێستا ڕژیم نەیتوانیوە یان ناتوانێت هژمونی خۆی لە کوردستان بسەپێنێت بەسەن بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کە کاتێ معلمەکان لە زیندان ئازاد بوونیا لە ساڵیادی شەریف باجوەر و هاوڕێیەکانی بینیمان کە سەرڕای ئەو هەموو هەڕەشانە کە لەلایەن ئەدارەی اطلاعاتەوە بوو بەس بینیمان بە ئەستیقباڵی زۆر گەرمەوە ڕوبەڕوو بوو ئەمە هۆکارەکەی چی؟ ڕاستیەکەی ئەوەیە کە جمهوری ئیسلامی هەر لە نەورۆزی خوێناوی سنەوە ڕابطەی خۆی لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ سەرکوتدانە و خەڵکی کوردستان ئەمڕۆکە ئەوە دەزانێت جەماعەتێکی مەحدود و کەمایەتیەکی بەکرێگیراوی لێ دەرکەیکە سەر بە حکوومەتن یا مەساڵحێکی اقتصادیان هەیە یا بەشێکی مەحافزەکارن کە دەست بە کڵاوی خۆیان و دەگرن بانەی باوە ئەوی بادەی با ئەکسەریەتی خەڵکی کوردستان لەگەڵ جمهوری ئیسلامی ناتەبان ئەم ڕژیمە بە ڕژیم بە دەوڵەتی خۆیان نازانن چون ئەوە فەسان فەرقیە تۆت مەشاکەی لە زۆرێک لە وڵاتانی دنیا خەڵک دەوڵەتەکە بە دەوڵەتی خۆی زانێ کەمایەتیەک یا ئەکسەریەتی هەرچی بلاخەرە خەڵکی در ممکن ناڕازی
ئۆپۆزیسیۆن ببێ مبارزەی لەگەڵ بکەن لە بینی بەنشتێتر بێتە جێگای بەڵام زۆرینەی خەڵک حەولە لەو تەریقەوە دەوڵەت ئاڵوگۆ پێ بکەن دەوڵەت بە دەوڵەتی خۆیان نەزان دیفاعی لێ یەکەن فیداکاری بەڵام بۆ جمهوری ئیسلامی وانە جمهوری ئیسلامی دەوڵەتێکی بێز لێکراوە بە تایبەت لە کوردستانە ڕۆژی ئەوڵ ئەوەی کرد بەدوای ئەوەدا 2 هەفتە نەگوزەرا بوو ڕێفراندۆمی ئاونای جمهوری ئیسلامی هاتە ئاراوە خەڵکی کوردستان جمهوری ئیسلامیان تحریم کرد ئەو بەدوای ئەوەدا کۆچی مەریوان هاتە پێشەوە بەدوای ئەوەدا بڕیاری حمایەتی شارەکانی تر لە مەریوان هاتە پێشەوە دوای ئەوانە 28 مرداد کە ئێستا 10 ڕۆژ 12 ڕۆژی لێ نەگوزەراوە سار ڕۆژی جیهادە تاریخیەکەی خومینیە خومینی یەک بڕیارێکی جیهادی داوە لە تەمەنیدا ئەوی جیهاد لە عەلەی خەڵکی کوردستان بووە نە لە عەلەی بزوتنەوەی کرێکاری نە لە عەلەی بەناوی جیهاد ناڵم نێوتی ئەوانە سەرکوتکەن قەڵەمەکان بشکێنن ئەسیرکەن بە سەرژنانە هەموو بەڵام بەناوی وشەی جیهاد کە وەرگیراو لە ئاەتی قورئان و ئەوانەی فقط لە عەلەی خەڵکی کوردستان داوێتی ئەو بڕیاری جیهادە ئێستا لە جێگای خۆیەتی خۆی کەسێکی تر ناتواڵی وەشێنێتەوە بنابەرئین ڕابطەی جمهوری ئیسلامی و خەڵک دەڕێکی عەمیقە یعنی نێوانیان بۆشاییەکی زۆر دروست بووە و لە کوردستانیشا بەوەی کە مەسەلەن فلان کەسێک کوردە نمایندەی پارلمانە فلان کەسێ ببێ بە وەزیر فلان کەس بێ بە جێگیری سەرۆک کۆمار ئەمانە ئەو بۆشاییە پڕ ناکاتەوە ئەو زەخمە قوڵە کە لە نێوان دەسەڵات و خەڵکا دروست بووە بە خوێن ئەمە دروست بوو بە جمهوری ئیسلامی دروستی کردووە خەڵکی کوردستان مەقاومەتی کردووە شانازیش بە مەقاومەتەکەی خۆیەوە دەکا هەر بۆ یەکانەیە تۆ مەسەلەن تەماشاکەی یەک دانە ڕەهبەرێکی کاریگەری کە سوخەنڕانی ئەوەڵی مانگی مەی لە کوردستانە ئەعدامەکرێ هەر ئێستا مبارزینێکی سیاسی فعالی سیاسی ئەکسەرەن ئەوانەی تر لە دەرەوەی کوردستان زیندانی دەکرێن بەڵام پیان دەڵێن مەسەلەن مەوادی مخەدر فڵانی ئەعدام دەکرێن لە کوردستان ڕاستەوخۆ فڵان کەس لە کامیاران ئەوی تر لە سنا ئەوی تر لە مەهابات و بۆکان بە بەهانەی ئیتهامی سیاسی ئەعدام دەکرێن یعنی خۆیان ئەترافی پێ دەکەن بەوە بۆیە ڕابطەی خەڵکی کوردستان لەگەڵ جمهوری ئیسلامی ڕابطەیەکی قابلی سازش نییە ئەوەی دووهم ئەوەی کە ئەو فعالینە دەگیرێن و ئەوڕۆکە دەهای شەست گرتن و ئەوە ترسی دروستە کرد بەڵام ئێستەی ئەواخری 1401 و ئەوانە ئیتر ترس دروست ناکە ئێستەکانە خەشم دروستەکە ناڕەزایەتی دروستەکە نەفرەت دروستەکە جمهوری ئیسلامیش ئەوە دەزانێت ئەگەر جاران معلیمیان دەگرت ممکن بوو لەناو تەعدادێ لە معلیمەکان لەناو دەستگیرانی دەستگیرکراوەکانی کرێکای تەعدادێکی بواتن ئەوەی ئیسلاحی کە بەکار دەبرا بواتن بە تەواو لەژێر فشارە لەژێر شکنجەیە لەژێر عەزیەتە باتێتن ئەترافێکیان کردات باتێتن سەر تەلەڤیزیۆن بەڵام ئێستا نابینی ئەوانە بێنە سەر مقاومەت دەکەن بربەرەکانەیەکەن ڕادەوەستن دێنەوە هەر معلیمینی دوێن و پێرێکە معلیمینی دیواندەرە ئازاد بوون 4 معلیمی تێکۆشەر معلیمینی مەریوان هەر لە تارانەوە ڕێدەکەون گوڵبارانیانەکەن هەتا دێنەوە مەریوان بە هەزاران کەس لە مەریوانە کۆ دەبێتەوە لە عەرزی ئەو چەند ڕۆژەدا ماڵی ئەو چەندانە معلیمە بەرناکەوێ خۆ بە سەدان و هەزاران کەس لە گۆشە و کەناری ئێران و کوردستان و دەست و پیرۆزباییان پێدەڵن ئەو مەراسمەی کە خۆت وتت 4 ساڕۆژی گیانبەختکردنی شەریفی باجوەر و ڕفێقەکانیەتی بە هەزاران کەس کۆ دەبێتەوە ئەمانە دەلالەت لەوە دەکات کە تەوازنی قوایش گۆڕدراوە ڕابطەی حکوومەت لەگەڵ خەڵک تەغییری کردووە ئەو ڕابطەیە ترازووی هێز جاران بە قازانجی جمهوری ئیسلامی قورسایی دەکرد ئەو قورساییە کەم بووە بە قازانجی ناڕەزایەتی خەڵک ئێستا قورسایی دەکات بەڵام ئەی ممکنە پرسیارەوە ئەی بۆ وەزعەکە وایە بە دلیلی ئەوەی نظامێکی بێڕەحمی سەرکوتکەر هەیە بەغەیرە لولەی تفەنگ و سینجی خەڵک هیچی کە ناناسێ وێستا کوێ خەڵک بەو ئاستە شەپۆلە بەرینە نەگەیشتووە کە لە شەقامە لە ئاستێکی ملیێنیدا بێتە خیاوە ئەوت نییە کاری کوردستانی بارها و تومانە کوردستان نەدەبێت شەڕێکی زود ڕست بکە و نەر بە کوردستان جمهوری ئیسلامی دەڕوخێ و نە کوردستان دەبێت مەسئولیەتی تەواوی جنبشی ئێران بە عهدە بگرێت ئەوەی بۆ ناکرێت ئەوە لە زەرفیەتی کوردستانە بە تەنیا نییە و کوردستان ئەو زەرفیەتانەی کایەتی پتانسیەلێکی شۆڕژگێڕانەی هەیە لە کاتی خۆیدا تەبعەنەوە بەکاردێ حیزبێتی یافتەیە خەڵک نفرەتیان ڕژیم هەیە هەمووی ئەوانە وی لەم وەزیەتەدا من لام وایە بزوتنەوەی خەڵکی کوردستان بەرەو پێش چووە بزوتنەوە سیاسی و کۆمەڵایەتیەکەی بزوتنەوەی مەدەنیەکەی و جمهوری ئیسلامی لەوە دەترسێ و زۆری پێخۆشێسە جمهوری ئیسلامی جنبشی کوردستان بەرەو مەسەڵەن خەباتی چەکداری پاڵپێوە بنێ 4 نەفەر بگرێ لە جێگایەکە مدام خەباتی چەکداری بەرجەستە بکاتەوە هەڕەشە لە حیزبەکانی بکە بۆچی بۆی خەباتی مەدەنیەکە
بخاتە ژێر سەیتەرەی خۆیەوە و بڵێ ئێوە هیچ نین هەرچی هەیە ئەوەیە لە سوورەتێکە باوەڕی من بۆ ئێمە بۆ لایەنی کۆمۆنیستەکان بۆ کۆمەڵە هەرچی هەیە ناوەیە ئەسڵی کێشەکەی ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی لەوەیەوە تەقوێتی ئەوانەیە بنابەرین ئەوەیە کە ئەمڕۆ کە خەڵک لە بەرابەر جمهوری ئیسلامیدا جەسوور بوون لێبڕاو بوون و جمهوری ئیسلامیش ئەوە دەزانێت. هاوڕێ حەسەن لە ساڵیاری دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران نزیک دەبینەوە با پرسیارێکیشت سەبارەت بۆ ڕۆژە لێ بکەم کە هەڵسەنگاندنی ئێوە لەسەر خەباتی نزیک بە 40 ساڵی حزبی کۆمۆنیستی ئێران چییە؟ ئەوەی ڕاستی بێت حزبی کۆمۆنیستی ئێران لە هەلومەرجێکی تایبەتیدا دامەزرا لە شرایطێکدا دامەزرا کە سی خوردادمان بینی بوو قەلع و قەمەکان و کوشتارەکانی ئەو ساڵەمان بینی بوو ئەعدامەکانمان بینی بوو ئەوە جمهوری ئیسلامی بە عالەم ئاشکرایی تر شەلم کوێرم ناپارێزم ئاوا خەریک بۆ قسەی دەکرد زۆر یەک لە سازمانە چەپەکان مەسەلەن ڕەهبەرانی پەیکار ئینسانهای تێکۆشەر قارەمان لە زیندانەکان ئەعدام کرابوون ڕەزمەندەگان بەشێ لە ڕەهبەری کادری کۆمەڵە تعدادێ لە فعالین اتحادی مبارزان زۆرێک لە چەپی ئێران ڕای کاریگەر چریکەکان هەمووی ئەمانە لە دەورانێکا بووین کە جمهوری ئیسلامی قسەی لەوە دەکرد کە ئەحزابی چەپ نەماوە جیا لەوانە سازمانی مجاهدین کە دەستیان دابووە خەباتی چەکداری ئەوانە کەسانی وەک موسای خیابانی و تعدادێکی دیکە لە ڕەهبەرانی ئەم سازمانە تێدا چ بوون ئەو دەورانە بوو کە ئەوانی کە زیندانی خاتراتەکانیان تمەشا دەکەی قبریان دروست دەکرد لە زیندانەکانە بۆ زیندانی و تابوتیان دروست دەکرد و دەورانی لاجووەردی و حاجی داود و کێوکێ ئەوانە ینی لەو دەورانەدا بوو لە ساڵی 62دا لەواقعدا دروستکردنی حزبی کۆمۆنیستی ئێران جوابدانەوەیەک ئابە وەزعەتی فشار و زەخت و زۆر و ملهوڕیانەی جمهوری ئیسلامی و بزوتنەوەی کوردستانیش خەریب و وردەوردە پاشەکشەی پێدەکرا ئێمە ئاخرین بارەگاکانمان بە شێوەی عەلەنی ڕەهبەریمان هاتبووە نەواری مەرزی لە بێژوێ و لەو منتەقەی دەور و بەرانە بووین بۆیە لە وەزعەتێکی ئاوادا لەو شەرایەتەدا حزبی کۆمۆنیستی ئێران دروستکردنەکەی بە باوەڕی من گڕوتینێکی داوە بە مقاومەت ڕۆحیەی خۆڕاگری دروست کرد لەناو هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا ئومێدی دروست کرد مەجموعەیەک کی بەرچاو لە فعالینی چەپ و کۆوە بە پێچەوانی ئەوەکەوە هەر کۆمەڵە بوو وانە بوو بەشێکی بەرچاو لە فعالینی چەپ و کۆمۆنیست و ئازادی خواز لە ڕێکخراوەکانی ترا مەسەن هەر جەرەیان نەبوو بە ناوی ئارخا 40-50 نەفەریان ئەوانە پەیوەست بوون چەندین کادری زۆر باشیان سەدەندانێ لەوانە لە منتەقەی بۆکان بوو مەنوچێری قەلعەمیان دواب برای جیهان بوو کە لە ڕەهبەرانی چریکەکان بوو لە شەڕی داشاغڵە گیانی بەخت کرد چهرەیەکی زۆر بەرجەستە بوو زۆر بەداخەوەن کە کەسێکی ئاوامان لە دەستدا کە زۆر زۆر ڕفێقێکی باش بووە بەدەیان کەسی دیکە لە شوێنەکانی دیکە بۆیە لە باری فعالیەتی پێشمەرگەی کۆمەڵیشەوە بە پێچەوانی تەبلیغاتێکە دەکرێت کۆمەڵیشی تەقویەت کرد دروستکردنی حزبی کۆمۆنیستیان دوایی ئەوە بەحسێکی دیکەی چی قەوما و نیشعابات و فڵان و ئەوانە بەڵام لەو هەلومەرجەدا هەم لە باری فکریەوە هەم لە باری بەرنامەییەوە هەم لە باری تەتقیق بوونەوە لەسەر ئەهداف و ئیستراتیژی سیاسی کۆمەڵیش تەقویەتی کردین من ناڵێم ئەو دەرکەی کە هەیە کە گوایە ئەوە جەماعەتێک هاتن کۆمەڵەیان نەجادا ئەوە واقعی نییە سەختترین ڕۆژەکان لە ساڵەکانی 58ەوە کە دەست پێ دەکا مەسەلەن ئێوە تەماشا بکەن شەڕی ئێران و عێراق کۆمەڵە خۆ ئەو دەمکات لەگەڵ ئەو بەشە لە چەپی ئێرانیشا پەیوەندیکی نەبوو بەڵام بەبێتەوە هەموو تێو شەڕە کۆنەپەرستانەیە دەبێت محکومی کرد یا مەسەلەن شەڕ و مەقاومەت لە بەرابەر خودی جمهوری ئیسلامیدا کۆمەڵە خۆی بڕیارەکەیدا لە بەرابەر جیهادی خومەینیدا خەڵقی کورد دەربووتەی ئازمایش ئەوانە لاپەڕەهایەکی زۆر زۆر زێڕینن لە مێژووی کۆمەڵە یا مەسەلەن چوونە ناو هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کوردەوە و مزاکرە و توێژکردن لەگەڵ مامۆستا و حزبی دموکرات و چریکەکان و کۆمەڵە مێژوێکی پڕ لە سەروەری هێنا بۆ خۆی لە دڵی ئەوانەدا بۆ یەکانێ بە ئەتبارێکی ئیجتماعی و بەهێزێکی عەزیمی ئیجتماعیەوە لە ڕاهبەری جونبشێکە هەڵسات چووە ناو ئەو پێکهێنانەوە بە باوەڕی من ئەگەر کۆمەڵە نەبوایە بەو مەجموعە لایەنەی دیکە حزبی کۆمۆنیست دروست نابوو ئەوە من دڵنیام لەوەکە ئەوە خۆشیان ئەوەیان دەزانی حتا ئەو دەورانە کە مەسەلەن کەسێکی وەک منسووری حکمت کە بە نەزەریە پەردازی ئەو حیزبە دەناسرا دەڵێ دوو لایەن فەرقیان هەیە بلشویکەکان وە کۆمەڵە ئەوانە بە سەریان بە جونبشی ئیجتیماعی لە جزوەی 57 سەفحەیە ئەگەر ئیشتبانەکەم ئەرزیابی دەکات دەڵێت دەبێت ئەم دوانە جیاکەینەوە ئەوان ئینقلابی کاریگەریان کرد فڵان هەرچی
دوای کۆمەڵیش ئەو دەور و نەخشە ئیجتیماعیە کە بوویەتی بۆیە ئەوەی کە ئەعتباریدا بە خودی حزبی کۆمۆنیستی ئێران تەنها مەسائلی فکری نەبوو و دیارە کۆمەڵە لەو بابەتەوە ممکنە تەرکیبە ئەو هێزە کۆمەڵێکی دەوڵەمەند کرد لەباری فکریەوە بەڵام پراتیکێکی دەوڵەمەندی بوو کە ئەعتباری ئیجتیماعیدا بە حزبی کۆمۆنیست شعبەکانی دواتر نیشانیدا ئەو لایەنەی کە کۆمەڵی پێوە نییە کۆمەڵی لەگەڵ نیە و ئەعتباری ئیجتیماعی نییە خۆ تەنها بە تێئۆری نییە بۆیە بەو لە حازەوە بە باوەڕی من دروستکردنی حزبی کۆمۆنیستی ئێران بە قازانجی چەپی ئێران بوو بە خازانجی بزوتنەوەی کرێکاری بوو بە خازانجی خودی کۆمەڵە بوو و بە خازانجی هەمووی ئەو لایەنانەیش بوو کە لە دروستکردنی حزبی کۆمۆنیستە نەخشیان دواتر ئێمە دووچاری ئینشعاباتێک بووین کارکەم لەو ئینشعاباتانە تاریخی خۆیانیان هەیە دەرس و ئەزمموی خۆیانیان هەیە و ئێستا من نامەوێت لەم ڕۆژەدا بچینە سەر ئەوانە و یا ئەو برینانە جارێکی دیکە بکولێنەوە سەد بری ئەوانە ڕویان نەدایە دیارە بەشێکی بۆ دەبوو ڕووی نەدایە بەڵام بەشێکیشی ئیجبار بوو وەختێکە تۆ لەباری فکری لەباری سیاسی لەباری بیر و باوەڕ بەیەکەوە بۆت ناکرێت دەبێت جیابیتەوەی تر ڕێگایەک نییە بەڵام بڕێک لەوانە بە باوەڕی من ئەس جملە هەرە ئینشعابی ئەخیریش کە لەناو ئێمەدا ڕوویدا حەوهەژ مانگ لەوە پێش جزوی ئینشعاباتێکی ئیستناب ناپەزیر نەبوو ینی حتمی نەبوو دەکرا و ئینشعابە نەبوایە بە شەرتێکە ئەو هاوڕیانەی پێشومان بە تەحملێکی دیکەیان بوایە ئەو ڕاست و چەپە ئەو کۆمۆنیست و ناسیۆنالیستە ئەو نازانم شتانەی کە بلشویک و منیشویکەی کە زێهنی بوو غیرە واقعی بوو ئەوانیان نەکردایەت دەکرا بێکەوە بە اختلافیشەوە بمایەتین و جا ئێستا لە ئێستادا بۆ مەسئلەی خودی ئەرزیابی یا ئەوەی کە چکردن یا ئەوەی کە وتان بە باوەڕی من ئێمە لە دوو بوارە حزبی کۆمۆنیستی ئێران مهمە کە کار بکە یەکێکی ڕوو بە دەرەوە یەکێکی ڕوو بە ناوخۆی خۆیەتی ڕوو بە دەرەوەکەی ئەوەیە کە ئەو تئۆریەی کە هات حزبی کۆمۆنیست ئیجتیماعی نەبوو حزبی کۆمۆنیست نەبوو بە حزبی کرێکاران حزبی بە باوەڕی من ئەو تئۆریە لە جێگای خۆی نییە بۆچی لە جێگای خۆی نییە بۆ یەکانی ئینقلابی ئیجتیماعی لە ڕێگای ئەوەی تعدادی ئەندامانی حزبێت چەندێ دەچێتە سەرەوە ناکرێت ئەوڵ شرایەتە دووە من بەشێکی عمدەیشی لە ڕێگای ڕێکخراوەها و نەهاتهایەکی ئیجتیماعی و تودەی بوونی کۆمەڵە بە تعدادی ئەندامانی کۆمەڵە هەڵناسەنجێندرێ لە کوردستانە بەلشویکەکان کە ئینقلابی ئۆکتۆبر دەکەنەوە لە ئایچکارەوەوانە نزیکی 25,000 ئەندامیانێ ئایا ئەو 30,000 ئەندامە ئینقلابێکی ئاو عەزیمی ئیجتیماعیان کرد کە لە عەرزی ساڵێکە دەبێت بە 300,000 ئەندام نە ئەو کومیتەهای کارخانە شوراکان نەهاتایەکی ئیجتیماعی کە لە دڵی جەماوەرە دروست بوو بۆیە ڕوو بە دەرەوە ئێمە بەجێ ئەوەی کە هەر ئەوە دەکوتین حزبیت تحکیمی حزبیە لە ناو کرێکار و زەحمەتکێشە بە نەزەری من ئێمە دەبێت کار بکەین بۆ دروستکردنی ڕێکخراوە جەماوەریەکان بۆ دروستکردنی اتحادیە بڤە نییە لە ناو ئێمەدا سندیکان نابێت بڤە بێ ڕەهبەریەکەی مهمە ئەو اتحادیە ئەتوانێت شۆڕژگێر بێ ئەتوانێت ئینقلابی بێ ئەتوانێت بەدەست سوسیال دموکراتێکەوە بێتوانێت بەدەست مەسهەبیەکەوە بێتوانێت بەدەست ناسیۆنالیستێکەوە بێ ئەتوانێت بەدەست کۆمۆنیستێکیشەوە بێ بکە بە ڕێگایکی باشابی بە بۆ یەکانێ ئەوە بەو لە حازەوە ئەگەر بانەوێ حزبی کۆمۆنیست جەماوەری بێتەوە تودەیی بێتەوە دەبێت لە ناو دڵی ئەو جامعەی خۆیدا کار بکات دەبێت کاری بۆ بکەیت دەبێت لە مبارزاتی جاری ڕۆژانەدا دەوری بێ نەخشی بێ فعال بێ بێزگەلەوە دەبێت لە دڵی ئەو ڕێکخراوە جەماوەریانەدا کار بکات لە دڵی ئەو نەهادوو ئەوانەی کە دروست بوو خۆی لە مقابلی ئەوانە نەبینێ ڕۆشن بیرانێکی مارکسیست کە لەو جامعەدا خەریکن کار دەکەن تەرجمە دەکەن دەنووسن ئەوانە ڕەقیبی ئێمە نین ئەوانە متحیدی ئێمن ئەوانە دۆستانی ئێستا و داهاتوو ڕفێق و هاوسەنگەری ئێمە دەبێت هەمووی ئەوانە بە دۆست و متحیدی و حیزبە بزانین نابێوانە بە ڕەقیبی و حیزبە بزانین کە بەداخەوە دەورهای وا چاوی لێ دەکرات تحتی عنوانی ئەناوینی مختلف کە پێی دەدرا ئەوان ئەوە لە عەرسەی ڕووبەدەرەوەیە کاری حیزبی خۆشمان ئەندام گیری خۆشمان ئەوە کارێکی نهێنیە ئەوەش کارێکی ڕۆژانەمانە دەبێ بکەین ئەندامانی حیزب پەرە پێ بدەین حوزەهای حیزبی دروست بکەین تەشکیلاتی کار و ژیان دروست بکەین کومیتەی شار و کومیتەی کارخانەوە ئەوە مۆزوعێکی دیکەی کارێکی بەردەوامی حیزبیە بەڵام ئەسڵ بە باوەڕی من لە ڕێگای ئەو نەهادانەوەی کە سیاست تێدا جەمعی دەبێتەوە سیاست تێدا عمومی دەبێتەوە بەشێکی تر بە باوەڕی من مەسئلەی ناوخۆی خۆمانە من پێم وابێ دەبێت لەگەڵ ئەو جێرە و کێشە ناوخۆیانەی کەبوو لە ناو حیزبی کۆمۆنیستە لە دەورەهای مختلفە و بە تایبەت لە دەورەی ئەخیرە دەبێت مەرزبەندی بکەین دەبێت لێ بگەڕێن لەو حیزبەدا بیر و باوەڕ گەشە بکە دەبێت ئیجازە بدەین فکر مەجالی بۆ بکرێتەوە لەسەر بەحسی تئۆری سوسیالیزم لە وڵاتێکا سەرەکەوێ یا سەر ناکەوێت جامعە لەسەرەوە پەکی کەوتووە
واقعا اختلافەکانی ئێمە لەسەر ئەوانە بوو کە مەسەلەنەوە کەسێک هاتووە بەری گرتووە نایڵە سوسیالیزم سەرکەوێت تورمزە جەماتێکی تر خەریکن پاڵی پێوە دێنن ئەو نایڵێ سوسیالیزم سەرکەوێت ئەوانە بەحسایەکی تێئۆریکە ئەو کارە تێئۆریک و فکریانە مەخرەجی مشتەرەکی لێ ناگیرێ حزبەوە گەشە دەکا حزبەوە دەچێتە پێشەوە تاریخی هەموو جەرەیاناتی چەپ و کۆمونیست و ئەوانە بۆیە تەنەوعی نەزەر تەنەوعی فکر بەبێ اتهام لێدان بەبێ متهامکردن بەبێ ڕاست و چەپ بەبێ کۆمونیست و ناسیۆنالیست مەجال بدەیت کە ئەو بەحسانە گەشە بکە لە ناو حزبێکە جامعەش دی ئاگدار بێ بێزگەلەوە دەبێت جامعەش متەوەجێ ئەوە بێ هەر اختلافێک انشعاب نییە هەر ناکۆچیەک من نەزەرێک من نەزەری شخصی بنە ڕفێقێکی تر نەزەرێکی هەیە قسەیەکی هەیە مەقالەیەکی هەیە شخصی ئەوە فەوری نەڵێ نشعابی لێ بێتەوە ڕەوشهای دموکراتیک بەکاربردن حقوقی ئەقەلیەت بە ڕسمیەت ناسین ئەوەی کە ناود ئەکسەریەت بێ بڵێ 75% کومیتەی مەرکەزی بووم دەی بووی کاکە 7 ساڵ لەوە پێش بووی خۆ ناکەی 7 ساڵ بیکتیتەوە بە ناو چاومە ئێستا ئەکسەریەتی ئەندامانی ئەو حیزبە مخالفی منن دەبێت لاچمە جێگاکەمایتر مخالفی تۆن مخالفی ئۆرفێخە ئەو کومیتەیەن دەبێت جێگاکەی بکانی دموکراتیک بەرخوڕکردن لە ناوخۆی ئەو تەشکیلاتەدا و بەرگریکردن لە ئتهام و ئتهامزەنی و ڕەوشایکی ناسالمی کاری حزبی ئەوە بە باوەڕی منیشێتر لەو کارانەیە کە ئێمە دەبێ بیکەین و ئیجازە بدەین کە فکر گەشە بکە ئیجازە بدەین نەزەر گەشە بکە ئیجازە بدەین جامعە لەسەری قەزاوت بکە و زۆر ئاساییە لە ناو ئێمەدا فقایەکەن مەسەلەن حزبی کۆمونیستیان قبول نییە بە نەزەری من هیچ گوناح نییە گۆشایش لە کاری کۆمەڵەدا بکەینەوە من موافقیم هیچ گوناح نییە مەبنای فکریەکەمان ئێمە باوەڕمان بە بەرنامەی و حیزبە هەیە باوەڕمان بە ئستراتیژیەکەی هەیە چوارچێوەی تەشکیلاتیەکەی ئەتوانی ئەمبار و باری پێ بکەیت ئەتوانی جۆرێکی لێ بکەیت کە نەوعێک ئەوەی کە پێی دەکوترێت دموکراسی ناو حیزبی خودمختاریهای محلی مەسەلەن تەشکیلاتی کوردستانی ئازربایجانی فلان جێگە من تەرەفداری ئەوانم پێم وابێ ئەوانە نەتەنیا حزبی پێ زەعیف نابێ حزبی پێ تەقویەت دەبێ بۆ یەکانێ من پێم وابێ ڕاگررتنی حزبی کۆمونیست زۆر کەس مەسەلەن باسی ئەوە دەکەن شەڕ لەسەر خەواری حزبی کۆمونیستە بە نەزەری من لە ڕۆژی ئەوڵەوە اختلافاتی ناو حزبی کۆمونیست مطلقاً لەسەر حزبی کۆمونیست نەبووە هەمووی لەسەر کۆمەڵە بووە تا اختلافاتی ئەو دەورە لەسەر مەسەلەن ئوردوگاکان و لەسەر فعالیەتی تەشکیلاتی عەلەنی کوردستان و ئەوانە اختلاف لەگەڵ جەریانی کاک عەبدوڵڵاوانە دقیقەن لەسەر خودی کۆمەڵە و فکری کۆمەڵە و ئارایشی لەسەر ئەوانە بووە اختلافی حتا و دەورەی پێشووش کە ناوی ناسیۆنالیزم و بلشویزم و ئەوانیان لێنا ئەوەشە لەسەرەوە بوو کە ئێستا ڕوخوان خەریکن هەر لە هەمان قەوان و وانێکە کۆنەکە خەریکن کاری پێ دەکەن بنابەرئین مەسئلەکە لەسەر خودی کۆمەڵەیە کۆمەڵە من لام وایە ئەگەر کۆمەڵە لە کۆمونیزم و لە سوسیالیزم و لە بەرابەری خوازی و لەوانە دا ببڕدرێ ئەو کۆمەڵە نییە کە ڕۆژی ئەوڵ کاکفوات کە ئەوە ساڵ ڕۆژی گیان بەختکردنەکەیتی دای مەزران پێم وابێت کۆمەڵە بەوە پێناساکرێەوە ئەوە دەبێت پێناسە و هەوێنی کار و فعالیت و چالاکی ئێستا و داهاتووی کۆمەڵەش بۆیە من وای دەبینم و پێشم وابێ حزبی کۆمونیستی ئێران بۆ ئێمە کەماکان ئەو سەنگەرەیە پەیوەندی ئێمە و جۆمبەشی کاریگەری ڕدەگرێت پەیوەندی ئێمە و هێزە چەپ و سوسیالیستەکان ڕدەگرێت دیارە ئەو بەینام برادرانەی پێشومان بەداخەوە لەتمەیان لێدا خەوشداریان کرد دەبێت ئەوانە بەرینەوە جێگای خۆی و کۆمەڵە ئەو لایە نەبێت کە هێزە چەپەکان کەماکان ئەتمادی پێ بکەن و ئەویش ئەو پەیوەندی و ڕابتەیە کە زەربەی دیوەبی بات بە جێگای خۆی هاوڕێ حەسەن لەم دەورەیەدا ئەولەویەتی هەڵسوڕاوان و فعالینی ناوی حزبی لە ناوە وڵاتمان بەچی دەزانێن و داواتان لە هەڵسوڕاوان لە ناوی وڵات بۆ ئەم هەلومەرجەکە خۆتانیش باسان کرد چییە؟ من پێم وابێ زۆر جارێمە ئەومان باس کردووە ئەوە تقریبا توانم بڵێم تازەنی ئەویش ئەوەیە کە لەم دەورەی ڕشتی فعالیەت و مبارزاتی کاریگەری و جەماوەری و تودەیی و یا هەر ئەو حرەکەتانەی کە مەسەلەن معەلیمان دێنەوە لەو حرەکەت ڕفەقەکانی ئێمە فەڵسوڕاوانی ئێمە تێکۆشەرانی سیاسی ئینسانهای سوسیالیست دەبێت پێشتازی ئەو مبارزاتانە بن دەبێ ئەو نەهاد و ڕێکخراوە جەماوەریانە هەرچەند زۆری جەماوەری نەبن مەسەلەن مبارزە لە عەلەیهی ئیعتیاد ئەو کاری کێیە؟ جمهوری ئیسلامی خەڵک معتادەکە کاری ئێمەوەی لە معتاد دووریان خینەوە لە کەمپەکانیانە لە خانەوادەکانیانە لەوانەدا بەشداری بکەین مبارزەی ژنان تێکۆشەرانی ئێمە دەبێت پێشتازی ئەو مبارزاتانە بن کە بۆ لە دژی لابردنی حجابی زۆرم لێ ئەوانەی لەو کۆمەلگایەدا هەیە مبارزەی معەلمین و مامۆستایان بۆیە من پێم وابێ ئەو دەورە ئەولەویەتی کۆمەڵە دەبێت تەقویەتی ڕێکخراوەهای مەدەنی
ڕێکخراوەهای ئیجتیماعی لە ناو جامعەدا بێت. وتم لە قسەکانی پێشووشە جەمهوری ئیسلامی دەیەوێت ئێمە بەرەو خەباتی چەکداری و جومشی کوردستان بە جومشی مسلحانە و بەوە نیشاندا. بەڕاستی ئێمە ناڵێن خۆ خەباتی چەکداریمان وەلا ناوە یا وەلای بنین، بەڵام ئێستا ئەولەویتی ئێمە دەبێت ئەو عەرسەیە بێ. ئەگەر ئێمە لە ناوە بە سەدان چهرەی خۆشناوی فعالی ژنان، کرێکاری، جومبشهای مەدەنی، ئینجیۆکان، محیتی زیست ئەوانەمان ببێ، ئەوانە دەبن بە حرەکەتی دەبن بە هەوێنی ئەو حرەکەتانەی کە جەمهوری ئیسلامی وەحشەتیان لێکە. بنابەرین ڕفیقەکانی ئێمە دەبێت خۆیان بە مبارزی ئەو عەرسانە بزانن، لە محیتی زیستەوە، لە مبارزە لەگەڵ ئەتیادا، لە حقوقی منداڵەوە، لە دیفاع لە حەقی کۆڵبەرەوە. لانی هیچ شتێک لەو جامعەیەدا نییە بە کۆمۆنیستەکان مربوط نەبێ، هیچ شتێک لە دڵی ئەو مبارزاتەیان نییە کە سوسیالیستەکان خۆیانی لێ دوور ڕابگرن. ئەس جملە مەسئلەی ملیش ئێمە کەسانێک نی بڵێ مەسئلەی ملی بە ئێمە مربوط نییە، با هەر ستەمێک ئەس جملە ستەمی ملی کە ستەمێکی سیاسیە، ئیستبدادێکی سیاسی لە پشتە بە ئێمە مربوطە. بنابەرین ئەوە عەرسەیەکی مهمە. ئەوانە نوکتەیەکی تر ئەوەیە کە وەزارەتی ئیتلاعات، نیروهای ئەمنیەتی بە عالم ئاشکرا خەریکن اختلاف دروستەکەن لە ناو کەسەکانە، شانتاژەکەن لە عەلەییان، بە زمانی ئەم و ئەوە قساکەن، ئسمسە نێرن، بێئەتباریانەکەن، شخصیەت شوێنیەکەن، اتهامی فڵان کەس ئیتلاعاتیە، فڵان کەس ئەمنیەتی، ئەوانە خەریکن ڕەواجەدەن. فعالینی ئێمە، فعالینی غەیری ئێمەش دەبێ ئەوە بۆیان بڤە بێ، نابێ بکەونە ئەو داوانەوە، نابێ گوێ بگرن نەقسەی ئەم ئیتلاعاتی و ئەو ئیتلاعاتی و ئەم ئسم و ئەو ئسمس دەینێرن بۆ ئەم و ئەو ناوی کەسانی خۆشناو بزڕێنن. ئەوە زۆر بە زەرەر تەواو دەبێت. من داواکەم کە ئەوە تەواوکەن. ئەوە عینی ئەو پرۆژەهایەکی جەمهوری ئیسلامیە جگاهەن و بەداخەوە لە دنیای مەجازیە ئەوە دەبینی کە مەسەلە ناوی ئەم و ئەوێک دێ، پەروەندەی ئەم و ئەوێک باسەکرێ لە دەشتی ئەخلاقیەوە، لە شتی ماڵیەوە، فڵان کەس دەرەوە پۆڵی بۆ هات، ئەوی تر چی بۆ هات، ئەوی تر فڵانیان کرد. ئەوە کەی مەشغەڵی فعالێکە کە دەبێت ئەوانە بکە بە مەشغەڵەی خۆی کە بکەوێتە داوێکەوە کە ئیتلاعات خەریکە بۆمان بڵاوکاتەوە. بۆیە ناسینی ڕەوشەکانی ئیتلاعات، ناسینی شێوەکاری دەمودەستگاهای جەمهوری ئیسلامی زۆر مهمە. ڕفیقەکانی ئێمە فعالینی ناوە دەبێت زۆر متحد بمێنەوە لە بەرابەری ئەوانەدا. کەسێک احتیاجی هەیە یارمەتی بکەن، کەسێک چوەتە زیندان بە دەم ماڵ و منداڵەکەیەوە بن، کەسێ وەزعی ماڵی خراپە کۆمەکی بکەن، کەسێک تووشی ئەتیات هاتووە با ڕفیقمان بێ ڕفیقمان نەبێ، بچین بە دەمیانەوە بە خۆمانیان بزانین، نەچین لە عەلەی ئەوانە خەریکی تەبلیغکردن و بکەوینە داوی ئەو نەوع شتانەوە کە دەکرێت. بۆیە بەلای منەوە ئەوەیشی کێتر لەو شتانەیەکایە. مەسئلەیەتر ئەوەیە کە جەمهوری ئیسلامی دەوێت فەزای ترس دروستکە، فەزای خەفەقان و وەحشەت دروست بکە، بیەوێت دەهەی 60 وەنی خامنەی دەڵێ خدایە دەهەی 60 خدایە ساڵی 1401 کەس نە، خدای ئەو خدا بۆ تۆ ئەو خدایە، بەڵام ئەو جامعە بۆ ئێمە جامعەی ساڵی 60 ئەو جامعە گۆڕدراوە. ئێمە دەبێت تەشخیصمان ببێت، دەبێت بزانین لە چه هەلومەرجێکا خەریکین کارەکەین، ئەو ترسە بڕەوێنینەوە. زۆر جاری وا هەیە زۆر کەس ناوێرن بەیەکەوە قسە بکەن، تعدادێک حەولە دەن جەماعەتێ بانکە ناوێرن. کاکە ڕفیقێکی کەسێک زیندانیە سەر بە هەر حزبێکە بۆت مهم نەبێت، زیندانی سیاسیە، بەر بووە بڕۆ بە ئستیقباڵیەوە دەستەیە گوڵی بۆ بەرە، تەشویقی بکەن، خانەوادەکەی پشتیوان بن، هاوکار بن، کەسێکی کە گیرا و احتیاجی بە یارمەتی بێ. من دەزانم خۆشەرایەتی ژیانی زۆر کەس بۆ خۆی لەژێر خەتی فەقر و خەتی سفریشایە، ئەوانە ئەزانین، بەڵام هەرچوی لە ماڵەکەی چایکی لەگەڵ خۆیتەوە تەقوێتی ڕۆحیەیەکی بکەی، هاوکاریەکی بکەی، کۆڵی ئومێد دروستەکە. بۆیە ئەو فەزای ترسەی جەمهوری ئیسلامی نابێ بێڵنی لە ناو فعالی ناجێ بکەوێتەوەوان، ئەنی شەعابات و جیابوونەوە ئەوانە و بەتایبەتەوەی ئێمەش کێشەهایکی دروستکردن ڕفیقەکان دەڵم تەواوی کەین. ئێمە لەگەڵ ڕفیقانەی پێشوومان دوو حزبی جیاوازین، ڕاد ناومانە چێکمان هەیە، ئەو دەورە تەواو بوو بۆ ئێمە لە شەڕە قسە بەحث جەدەل شتی ئاوا لەو بابەتانەوە ئەرزشی نەماوەی تر، کەس نابێ خۆی پێوە ماندوو بکە. ئێمە کاری خۆمان بکەین، ئەوان کاری خۆیان بکەن، با ئەوان سەرکەوتوو بن قەی ناکە، ئێمە زەرەری تیا ناکەین. ئێمەش سەرکەوتوو بین، ئەگەر ئەوان پێیان وابێت زەرەرەکەن خۆیان نەزانن، بەڵام پێما بێ ئەوانی زەرەر ناکەن تێدا. بۆیە پێما بێ ئەوەیشی لەو شتانەیە کە دەبێ ئێمە لەسەری وانێکەین دوورکەوینەوە لەو نوع جەو و فەزاینەوە خۆ خەریکردن بە گێرە و کێشایی ناوخۆ. جەمهوری ئیسلامی پێی خۆشە، جەمهوری ئیسلامی پێی خۆشە ئەم فعال و فعال بکەونی گیانی یەکتری، پێی خۆشە تەفرەقە لە ناویانە ببێ، لێگەڕێنەوە بۆ شەڕی دنیای مەجازی ئەگەر کەسێک پێی خۆشە بیکا، بەڵام خەڵکی تر نەچنە ئەوانە. بۆیە من لام وایە ئەوانە جزئی ئەولەویەتەکانی ئەم دەورەی کار و فعالیەتی نەتەنیا فعالین، بەڵکو هەر فعالێکی سوسیالیستە. ڕێکخراوەهای جەماوەری دروستکردن و لە ناوە ئەو شکڵە لە خەبات جیبەت مشای مەسەلەن مشای کوردستانی تورکیە بکەن. بە نظری من ئەوەی کە حتا ئەگەر قسە لەسەرەوە بێ قەندیلی ڕاگرتووە، ئەوەی کە قەندیلیشی ڕاگرتووە ئەو مبارزاتەیە لە ناوە هەیە. مشای مبارزەی مەدەنی لە ڕۆژاوا بکەن، مشای مبارزاتی مەدەنی لە شوێنەکانی دیکە بکەین. ئەوانە هەمووی ئەو ئەزمونانەیە کە دەبێت لی فێر بین،
دەبێت نقطە زعفەکانی ببینین نقطە قوتەکانی ڕەچاو بکەین و پێم وابێ ئەو کارانەیە بێ بیکەین. زۆر سپاس. دوایوتتان بۆم بەرنامەیە چی؟ ئەم مانگە بەداخەوە مانگی زۆر ناخۆشە لە 28 مردادەوە کە فەرمانی جیهادی جنایەتکارانەی خومینی تێدا دراوە کۆمەڵێکی باش لە گوڵی سەرتۆپی خەباتی کوردستان گیانیان لەدەستداوە لە ئەدامیەکانی لە پاوە و نەوس و سنە لە ئەدامیەکانی سەقز لە ئەدامی شارەکانی دیکە بانە لەو جنایەتکارەی کە نردیان نەخۆشێکی سادیسمی وەکو خەڵخاڵی کە چ جنایەتهایەکی کرد لە ئەو قارەمانانەی لە سێ شاریوەر لە مەریوانی ئەدام کران چەندین ئەندامی کۆمەڵە کاک حسینەکان کاک ئەمینەکان ئەوانە نەسیمیەکان و هەروەها دواتر گیانبەختکردنی کاک فوات ڕابەرێکی کە جێ قەت پڕ نەکراوەوە لە ناو کۆمەڵایەوە پێشم وایە بە ئاسانیش پڵ ناکرێتەوە گیانبەختکردنی کاک غوڵامی کەشاوەرز لە چواری شاریوەرە گیانبەختکردنی کاکستێقی کەمانگەر دوو ڕۆژ دوای ئەوەی کە سخۆنرانی ساڕۆژی دامەزراندنی حزبی کۆمونیستە لە دۆڵی گوڵان و لە سیانزەی شاریوەرە ینی بەڕاستی ئەم تاریخە بۆ منێکە تێدا بەشدار بووم تاریخێکی پڕ لە بیرەوەری ناخۆشە یەک لەو ڕفێقانم ناسیوە عدادێکیان نەمناسیوە بەڵام لە ڕێگای ڕفێقی دیکە شتمان لێزانیون و دەزانین ئێمە کۆمەڵە جنبشی کوردستان جنبشی ئێران جنبشی منتەقەکە خەڵکی ئازادی خواست چ زەرەر و زیانێکمان دیوە لەم ڕۆژەدا سەری ڕێز و تەعزیم دادەنەوێنم بۆ هەمویان یادیان دەکەینەوە ڕێزیان لێ دەگرین و هیوادارین بتوانین درێژە دەری ڕێگای ئەو خۆشەویستانەمان بین و هەروەها ساڵڕۆژی تشکیلی حزبی کۆمونیستی ئێرانە 11 مانگ ڕۆژە دوای بڵاوبوونەوەی ئەم بەرنامەی ئێمە ڕۆژی جومعە پیرۆزبایی ئەو ڕۆژە لە دڵسۆزانی ئەو حیزبە لەو کەسانی کە گیانیان لە پێناویدا بە درۆشمی بژی حزبی کۆمونیست و کۆمەڵە و سوسیالیزم چوونە سنگەرەکان یا لە زیندانەکان زۆر کەس ئەندامی لەشیان لەدەستدا زۆر خانەوادە داغدار بوون هیوادار ئەوانە ڕنج بە خەسار نەبن ئێمە بتوانین ڕێگا و ڕێبازیان ئیدامە بدەین و بەڵێنیشە دەین کە ئەوەندەی لە توان و زەرفێتمان نابێت شایستەی درێژە دەری ڕێگای ئەوان بین وەڵ پیرۆزبایی ئەو ڕۆژێشدا ئەو کەسانی کە باوەڕیان بەو حیزبە بووە هەیە بۆی تێکۆشن پیرۆزباییان لێکەم و هیوادارم بتوانین بەو ئامانجانە بگەین کە دەستمان تێداوە و پێم وابێ هیچ شتێک بەغەیرە ئۆفقێکی سۆسیالیستی ڕێبازێکی کۆمۆنیستی ڕێبازێکی ئازادی خوازانە و بەرابەری تەڵەبانە جواب دەرەوەنی ئەوە عێراق ئەوە لوبنان ئەوە سووریە هەمووی ئەمانە دەکوڵێ ئەو جامعەوە ئێران بۆ خۆی ئەوەی کە بتوانێت بەڕاستی ڕێگا نیشان دەروێت و ڕێگا چارە بێت ئەوەی کە ڕۆزا لۆکزامبۆرگس پێی دەڵێ سۆسیالیزم یا بربەریەتەکە دەبینین ڕۆژانە من پێم وابێ ئومێد بە سۆسیالیزم کەماکان ئەو ئومێدەیە ئەو دەریچەیە دەبێت لێەوە چاو لەدنی علا ڕقمی هەر گێرە و کێشە و اختلافی کێ لەگەڵ کێ بوویەتی ونیەتی کێ دڵی لە کێشاوە کێ نێشاوانە بە جێگای خۆی بەڵام ئەو ئومێدە ئومێدی بەشەریەتە هیوادارە بتوانین تێکۆشەی ئەو ڕێبازنی. زۆر سپاس هاوڕێ حەسەن بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا. سپاس بۆ ئێوەی شوماندوو. هەروەها سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئێستا هاوڕێ بەرنامەکەمان بوون. لە درێژەدا وێڕای ماڵاوایی لە ئێوەی ئازی سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران ڕادەکێشم هەر شاد بن.